ئایا چ کاتێک شکاوی ئەبێتە هۆی وەستانی گەشە یاخود خواردبوونی ئێسکی لە مناڵە؟ ئایا جیاوازی چیە لە نێوان ئێسکی مناڵ لەگەڵ ئێسکی کەسێکی پێگەشتووە؟ سڵای خۆی گەورەتان لێبێ دکتۆر لەوەند ئەحمەد شەریف پسپۆڕی وردی نەخۆشیەکانی ئێسک و شکاوی مناڵان و هەرزەکار لە تاوەری تەندروستی سمارت. بێگومان جیاوازی هەیە لە نێوان ئێسکی مناڵ لەگەڵ ئێسکی کەسی گەورەیە، خۆیان لە کۆمەڵێک خاڵ و تایبەتمەندیە ئەبینەوە بەم جۆری خوارەوە. خاڵ یەکەم لە ڕووی پێکهاتەی ئێسک و چڕی ئێسکەوە، چڕی ئێسکی مناڵ کەمە بە شێوەیەکی زۆر کونی لەدارە، هەروەها ڕێژەی کڕکڕاگەی زۆر تایە و جونگەکانیان تا ڕادەیەک نەرمە و بەستەرەکانیان تا ڕادەیەک شلە بە بەراوردکردن بە کاسانی گەورە. خاڵی دووەم دەربارەی مۆخی ئێسک. لە مناڵانە مۆخی ئێسک بە شێوەیەکی بەرچاو پێکهاتووە لە مۆخی سوور کە تایبەتمەندە بە دروستکردنی خانەکانی خوێن. لەگەڵ تێپەڕبوونی تەمەنە و لەگەڵ گەورەبوونە ئەو مۆخی سوورە ئەگۆڕدرێت بە مۆخی زەرد. خاڵی سێم دەربارەی سەنتەری گەشەکردنە. لە مناڵانە سەنتەری گەشەکردنمان هەیە لە سەرەتا و لە کۆتایی ئێسکەکانە کە بەرپرسیارە لە پانبوون و لە دیرەژبوونی ئێسکەکان. ئەم سەنتەری گەشانە بۆچی گرنگن؟ لە تەمەنێکی دیاریکراوە دەرەکەون و لە تەمەنێکی دیاریکراویشدا ئەخرێن. بۆیە ئەگەر لەو نێوانەدا لە سەرەتای دەرکەوتن و لە کۆتایی یاکەدا ئەخرێن، لەو نێوانەدا ئەگەر تووشی زەبرێکی دەرەکی ببێ ئەبێ بەهۆی وەستان یاخود خواردبوونی پەلەکان. خاڵی چوارەم هەنێک شکاویمان هەیە تایبەتە بە مناڵان، هیچ کاتێک لە کاسانی گەورەی ئەو شکاوانە نابینین. بۆ نمونە کاتێک شکاویەک نزیک جونگە ئەبێ لە مناڵانە لەوانەیە سەنتەری گەشتەکردنەکە بگرێتەوە. هەنێک جار شکاویمان هەیە تەنها بەرگی ئێسکەکە ئەدەڕێت بەبێ ئەوەی ئێسقانەکە بشکێت. هەنێک جار شکاویمان هەیە یەک لای ئێسکەکە ئەشکێت لاکێتری بەبێ شکان ئەمێنێتەوە کە هیچ کاتێک ئەم شکاوانە لە کەسانی گەورەیان نابینی. خاڵی پێنجەم دەربارەی ساڕژبوون و چاکبوونەوەی دوای زەبری دەرەکێت. لە مناڵانە چاکبوونەوە زۆر پرۆسەیەکی خێرایە. ئەگەر کەسێکی گەورە بۆ نمونە 12 هەفتەی پێویست بێ بۆ یەکگرتنەوەی شکاویەکەی، لە مناڵانە نیوەی ئەو کاتەمان پێویستە، چونکە سەرچاوەیەکی خوێنی زۆر هەیە لە دەوروبەری شکاویەکە. هەروەها مناڵان دەوڵەمەندن بەوەی کەوا بەرگی ئێسکیان زۆر ئەستورە کە سەرچاوەیەکی گرنگی ساڕژبوون و یەکگرتنەوەی شکاویەکەی. خاڵی شەشەم لەبەرەوەی مناڵان بەردەوامە لە گەشەکردنە، بۆیە کاتێک زەبرێکی دەرەکی بەر شوێنێکی نزیک لە سەنتەری گەشە ئەکەوێت، ئەوە ئەگەری توشبوونی وەستانی گەشەمان هەیە لە مناڵانە. هەنێک جار با بە نمونەیەک وەری ڕوونی بکەین. بۆ نمونە ئەگەر شکاوێکمان هەبێت لە کۆتایی ئێسکی ڕانە ناو جومگەکە گیر بێتەوە، ئەگەر شکاوەکە بوو بێت بەهۆی وەستانی گەشە لە هەموو سەنتەری گەشەکە، ئەو کاتە ئەم قاچی کورت دەرەچێت. ئەگەر بێت و شکاوەکە بوو بێت بەهۆی وەستانی گەشە تەنها لە لایەکی ئێسکەکە، ئەو کاتە قاچەکە بەرەو خواری ئەڕوات، چونکە لاکێتری بەردەوام ئەبێت لە گەشەکردنە. خاڵی حەوتەم مناڵان سیفەتێکی تایبەتیان هەیە کە ئەیش بریتە لە ڕیمۆدێلینگ، واتە توانای خۆڕێک خستنەوە و خۆچاکردنەوە. ئەمە ژوای کردووە هەنێک جار لە مناڵانە هەنێک خواردبوون لە دوای شکاویە بە قوبوڵکرا وەربگرین بەجێ بێڵین بۆ چاکبوونەوەی خۆجێوی. بێگومان ئەمەش مەرج و تایبەتمەندی خۆی هەیە و بە تایبەتی کاتێک چالاکە ئەگەر مناڵەکە لە خواردە ساڵانەوە بێت و شکاویەکە لەگەڵ ئاراستەی جونگەکانیا بێت و برینی لەگەڵا نەبێت. سمارت وەرچەرخانە.